جوانترین و گەرموگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. زۆر خۆشحاڵم کە دوای ماوەیەک دووربوون لە ئێوە و لە بەرنامەی کۆمەڵا سوڕاوان ئەم جارە بە بەرنامەی کۆمەڵا سوڕاوانەوە دووبارەومە میوانی ماڵەکانتان. ئازیزان بوو بەرنامەی ئەم جارەمان میوانداری بەڕێز هاوڕێ ئەسعەد ڕوستەمی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵین کە لەسەر شەڕی ئیسرائیل لە دژی خەڵکی غەزە و هەڵوێستەکان قسە و باسی بکەین. فەرمووین ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ ئەسعەد ئەم کاتتان باش بەخێر بێن. سلااو ڕێزمەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروە بە خێراتنی دووبارەی تویشەکەم بۆی کە دیسان گەڕایتەوە بەرنامەی کۆمەڵا و سوڕاوانت دەست پێ کرد. هیوادارم هەمیشە لەش ساق بێ. زۆر سپاس کاگە سەدیان، زۆر سپاس بۆ بەشداریت. کاگە سەد دوایین گۆڕانکاریەکان لەسەر شەڕی ئیسرائیل لە دژی خەڵکی غەزە چی و بە کوێ گەیشتووە بەڕایەوە؟ ئەزانن تاکو ئێستا ئەوەی کە دیارە فاجعەیەکی زۆر گەورەی ئینسانی ڕووی داوە لە غەزە و بە بیانووی هێرشی حەماس لە 7 ئۆکتۆبری 2023 و بە دوای ئەوە لەشکەرکشی فەوق العادە وەسیع و وەحشیانەی ئەرتشی ئیسرائیل بۆ سەر خەڵکی بەدفاعی غەزە بە بیانووی ئازادکردنی کۆمەڵێک گرەوگان و هەروەها شەڕ لەگەڵ حەماس و چەکدارانی ئەو ڕێکخراوەیە. ئەوەی کە ئەمەوێ لەسەری یانێ وەکو پێشەکی باسی بکەم بەڕاستی کە سەرنجی بینەران بەرەو لای ڕابکێشم ئەوەیە کە لە شارێک وەکو غەزا کە زیاتر لە 1 ملیۆن نەفەر تیا زندگیەکەن لە 175 ئاوارە بووە و هاوکات لە 175 خەڵکی غەزە تا بەل لە شەڕی ئیسرائیل و حەماس بە کۆمەکهای بەشەر دۆستانە لە سەتحی دنیا خەڵکەگەی بەڕێوە چوون. یعنی عەمەڵە نەتانم بێژم کە غەزە زیندانێکی گەورە بووە بۆ خەڵکەکەی منتایسە هەر ئەو زیندانە بەو شێوە جنایەتکارانەیە بۆمبارانەکرێتەوە خەریکە نەسڵکوژیکی زۆر بەرچاو ئێمە شایەتین. هەتاکو ئێستا جیا لەوەی کە نزیک بە 40,000 نەفەر کوژراو هەیە، نزیکەی چەندین هەزار نەفەر هێشتا هانە ژێر ئاوارە. تا ئێستا لە 171 خەڵکی غەزە لە برسیەتی یان نەک ڕەنجە بن بەڵکو نان دەستیان ناگرێت، غەزا ڕۆژێ وعدەی غەزا دەستیان ناگرێت کە بیخۆن. 60,000 ژنی حامڵە هەن لە خەتەری گیان لە دەستانە بەهۆی ئەوەی کە هیچ چەشنە ئیمکاناتێکی بێسلاح عملکردن و ژووری عملیات وە ئەو شوێنانەی کە بتان خزمەتکەن بەوەی کە مناڵێک لە دایک بێت وجودی نییە و 60,000 دایک هانە ژێر هەڕەشەی گیان لە دەستانی خۆیان و مناڵەکانیانە. تا ئێستا زیاتر لە 20 ملیارد خەسارەت بە ژێرخانی ئابووری غەزە دراوە. 26 ملیۆن تۆن ئاوار هەتاکو ئێستا تا چەند ڕۆژی گوزەشتەکە و تاقیقاتە کراوە و جوودی بووە. لە سەدا نزیک بە 60 بیناکانیان ساختمانەکان و شوێنی ژیان لەو شارە ڕووخاوە و لە کنار ئەوە یعنی ئەمان تەنانەت بە نەک بە خەڵکەوە بەڵکو بە ئەوەی کە پێدەوەترێ کادری دەرمان پزیشکانی بێسنوور یا بدونە مەرز پەرستداران و ئەو کەسانەی کە ڕۆشتون بۆ ئەوەی کە لەو شەڕا یارمەتی خەڵکی بێدفاع ئەوانە بن. هەتاکو ئێستا نزیک بە 500 نەفەر کادری دەرمان کوژراوە. 38 کەسیان لەلایەن پلیسی ئیسرائیلە و بازداشت کراوە. 126 ماشینی ئەمداد تەقێنداوەتەوە. لە 35 بیمارستانی شاری غەزە تا ئێستا 32 دانەی لە کار کەوتووەوە عەمەڵەن ناتوانن هیچ کارێک بکەن لێنا. لە 72 مەرکەزی دەرمان تا ئێستا 55 مەرکەزی دەرمان خراپ بووە. گزارشێکی پزیشکانی بدون مەرز هەیە ئەڵێن هەر دوکترێک لە ناواری غەزا هەر دوکترێک ڕۆژانە ئەبێ 24 دانە عەمەڵی جەڕاحی ئەنجام بات و هەر پەرستدارێ موەزەفە
هۆشی بە چەند سەد نەخۆشەوە ببێت یعنی فاجعەیەکی زۆر عەزیم خەریکە لە بەرچاو هەموو دنیا ڕوو ئەدات و عەکسولعەمەڵێکیش کە ئەیبینین وڵاتانێکە بانگەشەی مافی مرۆڤ و بانگەشەی حقوقی بەشەر و ئەوانەکەن نەتەنیا دەخاڵەتێکی مثبەتیان نەکردووە بەڵکو ئەو یارمەتیگەلە کەوتم بەو 75% لە خەڵکە بەو یارمەتیگەلە ئەژیان بەشێکی یەکجار زۆر لەوانەیان نتانم بڵم نزیک بە هەمویان لیان قەت کردووە و ئەمە بۆیە ئەو ئامارانمدا کە بەڕاستی عمقی فاجعەی کە خەریکە لە غەزا ڕوئەدات نیشان بدەم و تاکو ئێستەیش ئەمە بەردەوامە دەوڵەتی ئیسرائیل بە سەرۆکایەتی نەتانیاهو ئەوان لە هەموو شوێنێک دەڵێن لەسەر هیچ شتێکێمە پاشەکشە ناکەین و بە قەوڵی خۆیان دەڵێن هەتا نابودی یەکجاری حماس ئێمە بەردەوامین بەڵام لە ئەسڵا ئەوەی کە ئێمە ئەیبینین نابودی شارێک کە لە چوار تەرەفە و گەمارۆ دراوە و تا ئێستا 52,000 تۆن بۆم بەسەریا باریوە تا ئێستا 29,000 موشک لە ئیسرائیلە و حواڵەی ئێنەکراوە و ئەمە باس لە واقعیەتێکی تەڵخ ئەکات کە لە بەرچاو هەموو دنیا و خەریکن ژنان و مناڵان و خەڵکێکە هیچ وەسیلەیەکی دفاعی هیچ سەرپەنایکیان نییە تەنیا بە حکمەوەی کە ڕێکخراوێک بەناو حماس لە 7 ئۆکتۆبرا هێرشی کردووە سەر ئیسرائیل 200 نەفەری 250 نەفەری وەکو بەسلاح بەدیل گرتووە چەند نەفەری گیانە ئیسرائیل خۆی کوشتی لە حمڵاتی خۆیەتیا چوونەوەانە و لە کنارەوەیشا بەڕاستی ئەبێ ئەوەیش بێژین کە ئەو کردەوەی حماس زندێنسانی حماس کە لە دژی ئەو خەڵکە کردی لەو لە 7 ئۆکتۆبرا ئەم بیانوەیەدا بەدەست ئەمانەوە کە بەم شێوە هێرشکەنە سەر شاری غەزا و تاکو ئێستەیژم جنایەتە و ئەم نەسڵ کوشیار بەردەوامە. بەڵێ زۆر سپاس هاوڕێسات بۆچی سەرڕای گوشاری نێونەتەوەی بەڵام هێشتا دەوڵەتی ئیسرائیل سوورە لەسەر جنایەتەکانی لە غەزا زانی ئەوان بیانویان بەدەستەوەیە یەکی لەو بیانوگەلە کە ئەسڵن تو سێرکە ئیسرائیل لە شرایەتێکی نێونەتەوەی فەوقولعادە خراپە بەسەریە بەر فشارهایەکی یەکجار زۆر لەسەری بوو دەوڵەتێکی یان ڕژیمێکی ماجراجوو وەکو کۆماری ئیسلامی هات و بەو نمایشە کە ڕێکیان خست بە نوعی مەشروعیەتێکی زیاتریدا و فرسەتێکی زیاتری بۆ ئیسرائیل دروست کرد کە لە ژێر ناوەیە کەەوە دەخاڵەتە لە شەڕی نێوان حەماس و ئیسرائیلە بێتوە ئەو جنایەتگەلیە و ئەو ڕەوەندی شەڕێ بەو شێوە بباتە بەرەو و هەموو ئەمانە بەڕاستی ئەومان بۆ دەرئەخات کە بەردەوامی ئەم شەڕە تەنیا و تەنیا خزمەتکردنە بە بێسلاح بیر و بۆچوونێکی کامڵەن فاشیستی و ئەوانەی کە لەژێر ناوی کەڵکوەرگرتن لە دینەکانە ئێستا ئەو مناڵانەی لە غەزەن بۆ نمونە ئەگەر لە وڵاتێکی تر لە دایک بوویان ممکنە دینێکی تریان بووە یا ممکنە جینیان نەبووە کەوابوو کەڵکوەرگرتن لە مەسەلەی مەسهەب بۆ لەناوبردن و نەسەڵکوشی لە هەر وڵاتێکە بەڕاستی جنایەتێکی گەورەیە و وێستان لە مقابل ئەم جنایەتە ئەرکی مرۆڤایەتی و ئەرکی هەموو ئەو کەسانەیە کە پێیان وایە شەڕکردن و دروستبوونی شەڕ تەنیا و تەنیا خزمەت بە پڕکردنی گیفانی ئەوانەیە کە ئەسلحا فرۆشن ئەوانەیە کە هیوایەتیان جنایەتە ئەوانەیە کە بۆ بەدەستهاوردنی مەنافعی بەرتەسکی سیاسی خۆیان و ڕژیمەکانیان پەنا ئەبەن بە کوشتنی مناڵان پەنا ئەبەن بە ئامارێکەیە دەڵێ تاکو ئێستا 7,000 مناڵ فقط دایک و باوکیان لە دەستداوە یعنی هەردووکیان لە دەستداوە بوون بە مناڵهایی کە هیچ سەرپەرستی نییە ئەمە بێژگەلەوەی کە ژمارەی یەکجار زۆر هەن کە یان دایکیان باوکیانیان لە دەستداوە. بەڵێ هاوڕێسە زۆر سپاس هەڵوێستی کۆمەلگای نێونەتەوەی لەسەر درێژەی ئەم شەڕە چییە بەڕایەوە؟
ئەگەر بێن بیکەمە دوو بەشەو بەڕاستی دەوڵەتەکان سەخیفترین و خراپترین هەڵوێستیان هەبووە هەتاکو ئێستا یانێ جار وایە بە تەوەجۆ بە مەنافعی کە تێتە بەرەوبیان بە ڕژاندن ئەشکی تمساح و بە هەڵوێست وەرگردن گەلێکی زۆر خراپ و ئاوەکی هەوڵەدەن کە بڵێنەرێ ئەوەیمە مخالفی شەڕین بەڵام لە واقعە هەر دەوڵەتێک ڕسمیەت بدات بە هەر کام لە تەرەفەینی ئەم شەڕەوە بێژێ بە ئەوە ئەم بەرحەقە و ئەو بەرحەقترە ئەوە دەبێت لایەنی ئەم بگرین یا لایەنی ئەو بگرین تەنیا و تەنیا خزمەتەگەن بە لە ناوچوونی ئینسانهایکی بێپەناه و ئینسانهایی کە ئەسڵ ئەو شەڕە بە شەڕی خۆیان نازانن ئەوان وتم لە فکری نانە لە فکری ئەوان کە زندگیان لە ئیمڕۆ بۆ بەیانی تێپەڕێ لە فکری ئەوان کە ئاخۆ بەیانی چه وەزعیەتێ تێ بەسەر خەڵکی ئەو وڵاتە بەڵام لە کنارەوە ئەگەر بمەوێ ئاماژە بە بزوتنەوەیکی جەماوەری زۆر وەسیع لە ئاستی دنیا بکەم لە بزوتنەوە کرێکاریەکانە و لە بزوتنەوەی دانیشتوویە کە بەڕاستی ئەتوانم بێژم لە دەورانی شەڕی ڤێتنامەوە زۆر کە سەڵبەتە ئاماژیان بۆ داوە لە دەورانی شەڕی ئەمریکا و ڤێتنامەوە هەتاکو ئێستا یەکێ لە کەم سابقەترین حرەکەتهایەکی ڕادیکاڵوە عەزیم بوو کە لە دانشگای کولۆمبیا و دەستی پێکردووە و دانشگاگەل و ناوەنگەلی خوێندنی لە ئەمریکا و وڵاتگەلتر گرتووەتە و حتا وڵاتگەل ئەوروپای وڵاتگەل سکاندیناوی کە بە چادر هەڵدان و بە داواکردن نەزانی یەک شتی زۆر جالب هەیە کە ئاماژێ پێ بدەم ئەم دانشگاگەلە بەشێکی بەرچاو لەم دانشگاگەل ئەمریکا ئەمانە سەرمایەکیان هەیە ئەم سەرمایەگەلە لە حەوزەگەلێکە ئەخەنە گەڕ بۆ ئەوەی کە دەرامەت زایی بۆی بۆیان و سپادەی لێ بکەن ئەسڵ بەشی لەم سەرمایەگەلە سرف کراوە لە حەوزەی دروستکردن ئەسلحە دانیشتوەکان دەڵێن دەبێ ئەوە کۆتایی پێبێ دەڵێن دەبێ هاوکاری یان مراوداتی اقتصادی دانیشگاکان لەگەڵ هەموو ئەو کۆمپانیاگەلە کە سەر بە دەوڵەتی ئیسرائیلن بە تەوەجۆ بە نەسڵکی کە خەریکە و دەوڵەتە بەڕێوەی ئەبا لە عەلەیهی خەڵکیگی بێپەنا دەبێ ئەو مراودات اقتصادیە ببەسن تاکو ئێستا بۆ ئاگاداریتان لە دانشگاکانی ئەمریکا پۆلیس هانە ناو دانشگا نیروگەل سەرکوتگەر هان ناو دانشگا ژمارەیەکی بەرچاو لە دانیشتووەکان دەست بەسەر کراون ژمارەیەکیان بێسلاح معلق بوون و لە کنارەوەیشا وتیان ئەم ڕەوەندە تا تەوابوونی امتحانات و ئەوانە بەردەوام ببێ لایەکی ترە و بزوتنەوەیکی دژی شەڕی زۆر عەزیم لە وڵاتان بە بەڕێوەبردنی تەزاورات هایەکی زۆر گەورە خۆیان نیشانەدەن ئەمە نیشانەدا کە بەشەری یان ئینسانی وریای ئەمڕۆ لە مقابڵەم جنایەتگەلا بێدەنگ نابێ ئیتر ناتوانن بە معتەرزێکی ئەوروپایی بێژن ئەوانە مسلمان و ئەوانە یەهودین و ئەوانە مەسیحین و ئەنچین خەڵکە زان نیسە بەحسی ئینسانیەتە قەزیە ئێمە کە باسی غەزاکەین باس لە فاجعەیەکی ئینسانی عەزیمەکەین کە دەکرا بە دەخاڵەتی چەند کشوەر و بە مزاکراتێک لە نێوان ئەمانە هەردوو لە بارمتە یەکترین ئازاد بکەن و ئەو شرایەتە ئەسەربارە دروست نەکەن ئەسڵ سیستمێک بەناو سیستمی ئاموزش لە غەزا وجودی نەماوە یعنی هیچ ئەزانی دەست ئەبەی بۆ هەر شتێک گەرەکتە لەسەر هەر شتێک قسە بگەی بەڕاستی وجودی نەماگە وێرانەیەکی زۆر گەورەیان دروست کردووە کە ئەسڵەن شارێکیان وێران کردووە حرەکەتێکە داعش لە دەورانی شەڕی کۆبانیە لە کۆبانی کردی ئەمڕۆ لە غەزا دەوڵەتی نێتانیاهۆ دووبارەی کردوەتەوە و ئەمە بووەسە هۆی ڕق و کینەیەکی زۆر تون لە نێوان خەڵکی ناڕازی و دژ بە شەڕە هەر لە ناوخۆی ئیسرائیلەوە بگرە هەتا ئەگەڕێتە بۆ ناوەندی وڵاتانی ئەوروپایی ئەڕژنە دەرەوە ئیعترازەکەن بەم
شەڕەوە داواکاریانەوە سەر کە دەوڵەتەکانیان مراودات اقتصادی خۆیان لەگەڵ ئیسرائیل کۆتایی پێبێنن و ئیقدامی جددی و پەیگیرانە بکەن بۆ کۆتایی هاتن بەم لەسەڵکوشیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێساد، هەروەکو خۆشتان ئاماژتان کرد بزوتنەوەی جیهانی دژی شەڕ زۆر کاریگەری بووە. بە نەزەری ئێوە گوشار بۆ سەر لایەنەکانی ئەم شەڕی دروست کردووە ئەم بزوتنەوەیە؟ بێگومان ئەوەی دروست کردووە. ئەزانی هەر ئێستا بۆ ئاگاداریت لە بەشێک لە وڵاتانی ئافریقایی بێسلاح شکایەتیان کردووە لە دەوڵەتی ئیسرائیل و شخصی نتانیاهووە داوایان کردووە کە پەیگەردی قانونی بۆ دابدرێ. خەبەرهایەک هەیە کە تەنانەت مەسر وتیە ئێمە پەیوەستە بین بەو بەرەیە و باسکردنی مسر بە نەزەر من لەم مەسەلە و هاتنە ناوەی مسر بۆ ئەم مۆزوعە باسی واکە ئەومان بۆ دروستەکە دکومنتایەک و تەساویرێکی واقعی کە تا بە ئەمڕۆ بەهۆی نەبوونی ئینترنت، بەهۆی ئیجازە نەدان، بەهۆی بەرگرتن بە ڕۆژنامەنووسان، بەهۆی بەرگرتن بە فعالینی حقوقی بەشەر و ئەوانە گیراوە، ئەو دکومنتگەلە دڵنیابن لە ئایندا ئەسڵەن لیستێک لە جینایەتکارگەلێکی جەنگیە خاتە ڕوو کە بە شەریەت ئەبێ بڕوایە خەیان بگرێەوە بە تاوانی ئەو جینایەتە گەورەگەلە محاکمەیان بکات. تەسیراتی لەسەریان چییە؟ تەسیراتی لەسەریان ئەوەیە کە خۆبسەرانی حەماس ئەوانەیان کە بێسلاح ئوموراتی ماڵی و اقتصادی حەماس و بەشی سیاسی و فکری ئەو تەشکیلاتەها بەدەستیانەوە هەمویان هەنە باشترین هۆتێلەکان ئاخریگن زندگی خۆیان و مناڵەکانیان وەسەن بگرە شاید مناڵەکانی گیان لە ئەمریکا شتا دەرس خوێنن کە هەروایشە و ئەوە لایەنی ئەوان و تەرەفی مقابڵیش هەوتم هەر لە ناوخۆی ئیسرائیلەوە بیرە تا گەڕێتەوە بۆ وڵاتانی تر فعالینی دژی شەڕ هەموو داواکاریان ئەوەیە کە دەبێ نەتانیاهوو بە تاوانی جنایەتی جەنگی بدرێتە دادگا و بە نەزەر من پشتیوانیکردن لە جەهەتێکی و کێشانی جنایەتکارێک وەکو نەتانیاهووە عوامڵی نظامی ئەو وڵاتە بۆ پای مێزی محاکمە و تەوزیع خواستن لیان لەسەر ئەوەی کە ئایا ئەمە شەڕ لەگەڵ حەماسە یا شەڕ لەگەڵ شارێکی 1 ملیۆنیە کە هیچ پەنایەکیان نییە، دەستڕستیان بە هیچ کوێ نییە، بەشێکی بەرچاو یان ئەتانم بێژم نزیک نیوە بەرەوسەری بێسلاح پشتیان ئاوە دەریاس. ئەم لایەن ئیسرائیل لە حەوا و لە دەریا و لە هەرچی شوێنە یانێ حمڵەیان بۆ سەرۆ خەڵکە ئەکرێت کەوابوو ئەمە نیشانەدات کە بەڕاستی فشاریان لەسەر هەیە. هەر ئێستا دەوڵەتی ئیسرائیل بووە گەدایتان زۆر منزەوی ئەو بووە ئەسڵەن ئەگەر جاران دفاع مەسەڵەن لەو ئەوایە لەو با تۆجۆ بۆ حرەکەتە وەحشیانە و کە حەماس کردی بەڕاستی خەڵکانێکیان وێرا حەق بن بەوەی کە بڵێن ئەرێەوە شەڕێکی دووتەرەفە سەکرێتەوەمانە، بەڵام ئەمڕۆ باس لە شەڕێکی دووتەرەفە ناکرێت، باس لەواکرێت کۆمەڵێ چەکداری تەشکیلاتێک بەناو حەماس خۆیانیان شاردووەتەوە و ئیسرائیل خۆی بەبەرحەق زانیە بۆ ئەوەی کە یەک شار ئاگر بات بڵێ بەچوونەوە ناگەڕموە ئەو تەساویرە دڵتەزێن و ناڕەحەت کوونەندەگەلە کە بەڕاستی ڕۆژانە ئەی بینین لە مەرگی مناڵان، مەرگی ژنان، مەرگی خەڵکی بەدفاع لە غەزا، ئەومان پێ نیشاندا کە بەڕاستی فشار لەسەر ئەمانە هەیە، بەڵام فشاری ئەسلی خەڵکی کێشن و ئەو مناڵانەی کێشن. سپاس هاوڕێساد. هاوڕێساد خۆشتان لە بەشێ لە قسەکانتانە لە پێشوە ئاماژتان بە بزوتنەوەی دانیشتووی کرد. دەوری بزوتنەوەی دانیشتووی لە ئاستی جیهاندا سەبارەت بەم شەڕە چۆنە؟ چۆن دەیبێنن؟ خۆشتان وتم ئاماژتان پێکرد بە کورتی، بەڵام ئەگەر بتانەوێت زۆرتر ئەگەر بمێ بەڕاستی جەمبەنیک لەو قسانەی پێشوم کەم بەنسبەت بزوتنەوەی دانیشتوویە و سێرکەن دانیشگاکان خۆ بە تایبەت دانیشگاهای ئەوروپایی، دانیشگاگەل ئەمریکا، هەموو ئەمانە دانیشگاگەل ئینگلیس، هەموو ئەمانە بێجگە لە خەڵکی خۆیان ژمارەیەکی یەکجار زۆر خوێندکار لەسەر تاسەری دنیا و ڕوویان تێکات.
پەیوەندیکی زۆر عمیقی سیاسی و اجتماعی لە نێوان ئەمانە هەست و دانیشتووی ناتوانێت وتم پێشتریش ناتوانێت قبوڵی کە لە دانیشگایەکە دەرس خوێنێ کە مەنابع ماڵیەکەی بۆ دروستکردن ئەسلحە و لە بەشی ئەسلحە سازیە ئیسفادەی لێکەن و مناڵی پێ قەتڵ عامەکەن و ئەمیش افتخاری ئەوە بێ کە لە یەکێ لە باشترین دانیشگاکانە بەناو دانیشگای کولمبیا و خەریکە دەرسە خوێنێ. ئەمانە ئەوە دەرەخات کە بەڕاستی وریایی کە جنبشی دانیشتووی لەم سەدحا بووگیە قابل تەحسینە و ئەسڵەن زۆر شت هەیە کە ئەمانە سعیان کردووە کە پوششی خەبەری نەدرێت بشادرێتەوە و ئەو جنایەتگەلە نەکەوێتە بەرچاو. بەڵام ئێمە ڕۆژانەی بینم دانیشتوگەلە لە پەیوەندیگەلێکە کە دروستیان کردووە بە دروست ئیسفادەکردن لە ئەپلیکیشن گەلێکە بەڕەحەتی بۆ ئەم وڵاتانە ئیتر کین ناکرێت کنترۆڵ ناکرێت بە شارەزایی کە خۆیان لە بواری کامپیوتر و نازانم نەرمەفزار و سەخت ئەفزار و دنیای مەجازیە هەسیان توانی یانە ئەسڵەن پەیوەندی لەگەڵ دۆستان و فعالین و یان خەڵکی غەزەی شا بەرقەرارکەن وە گواستنەوەی تەساویرێک کە ئێمە بینی ومانە لە ماوەی ڕابردووە مەدیونی فعالیت هەیەکە کە ئەمانە سعیان کردووە پشتیوانی لێ بکەن ببن بە دەنگیان وە لە هەڵدانی چادر و فشارهێنان بۆ سەر بێسڵاح کاربەدەستانی دانیشگاکانیانە و ئەگەرچی تا ئێستا ممکنە هیچ دەستکەوتێکیشی نەبووە بۆیان و سەرمایه‌دارەکان یان ئەوانەی کە لە پشتی بێسڵاح ئوموری ماڵی ئەم دانیشگاگە لەو خۆیانیان هەشارداوە نەیانتوانێت تەسلیمی وەزعیەتە بن بەڵام بێگومان تەسیری زۆر جدی لەسەریان بووە. بەڵە کاگە سعد بەپێی ئەو قسانەی کە کردمان و بوتوێژەکەتان کرد بە گشتی پێتان وایە ئاکامەکانی ئەم شەڕە چی دەبێ؟ ئاکامەکانی ئەم شەڕە ئەگەر کۆمەڵگای نێونەتەوەیی مەبەستم ئەو بەشەی کۆمەڵگای نێونەتەوەیی کە خۆی لە مەقابڵ مرۆڤایەتیە بە مەسئول ئەزانێ پێ وایە ئەگەر ئەمڕۆ شەڕ لە غەزەیە ڕۆژێکی تر شەڕ تێتە وڵاتێکی تر ئەمڕۆ گەر مناڵانی غەزە بۆ شێوە دەبنە قوربانی ڕۆژێکی تر یەخە بە وڵاتانی تر ئەگرێت و ئەو ئەگەر ئەوان نەتوانن فشارێکی وەسیعی دەوڵەتی لە هەموو دنیا ڕێنەخەن ئەگەر نەتوانن تەزاوراتهای ملیۆنی ڕێک نەخەن ئەگەر نەتوانن لە بەرانبەر بۆ نمونە سەفەری نتانیاهۆ یان سەرانی حەماس بۆ هەر وڵاتێ بۆ ئێرانە چن بۆ ئەمریکا چن بۆ هەر لایەکە چن نەتوانن تەزاوراتهای زۆر گەورە و کاری عەمەڵی شرکتکردن لە فەزای مەجازی و دانی راپۆرت و گزارش بە خەڵک بڵاوکردنەوەی وشیاری بڵاوکردنەوەی وریایی لەسەر وەزعیەتێکە ئەم شەڕە تاقیبیەکە ئەگەر ئەوە نەچێتە بەرەو لە دەوڵەتی ئیسرائیل بەبێ هیچ ئسترسێک درێژە ئەدا بە کوشتنی ئەو خەڵکەوە بە قەڵی خۆی تا کۆتایی ئەڕوات. بەڵام ئایا کۆمەلگای نێونەتەوەیی بێدەنگ ئەبێ کە من ئەوەم پێینە ئەوە ها لە ژێر بێسڵاح سوعالە کە بێگومان وا نابێت و هەر ئێستەوتم ئەگەر بڕۆین تماشاگەین بزانین ئامارێکە بێسڵاح لەسەر تەزاورات هایەکە لە ئاسی دنیا لە دژی ئەم شەڕە ئەکرێت و بەبێ ئەوەی لایەنگری لە هیچ لایەنێکی شەڕەکە بکرێت بەڵکو لایەنگری لە خەڵکی هەژار و خەڵکی بێدەسەڵات و خەڵکی برسی غەزاکرێت کە هەن لە خراپترین وەزعیەتە و کەسیش ناوێت ببێت بە دەنگیان و ناوێ بڕات بە دەمیانەوە و تەنانەت توانێش کە ڕۆشتن چەند ئامارێکمدا کە قەتڵعامیانەکەن و نزیک 500 کادری دەرمان وەختێ ئەکوژرێت ئەمە نیشان لەوەسە کە وڵاتانی وەکو ئامریکا و وڵاتانی ئەوروپایی لە غاوی دەمی ئیسرائیلیان شل کردووە کە بە کەیفی خۆی ئەو جنایەتکە لە بکات. بەڵام بە دڵنیاییەوە ئەم مەسەلە
نە ئیسرائیل و نەو کەسانێک کە پشتیوانی لێەکەن و نە کۆماری ئیسلامی و نەو تەشکیلاتگەلە کۆماری ئیسلامی پشتیوانیان لێکات هیچ نەفعی تیاناکەن بەڵکو زەرەری زۆر گەورەی تیاکەن و ئەوە لە داهاتوو شایبینی. بەڵێ زۆر سپاس هاوڕێسات پرسیارەکانی من کۆتایی پێهات دەگەر پێتان وایە من پرسیارێکم نەکردوە یان قسەیەکتان هەیە کە ئاماژەتان پێ نەکردوە وەکو کۆتایی فەرموو. من هیوادارم کە بزوتنەوەی جەهانی دژی شەڕ کارێک بکات کە عامڵینی جنایەتکاری ئەم شەڕە لە هەردوو لایەنەوە بکشێنە پای مێزی محاکمە و بە شەریەت شایدی ئەوە بێ کە ئەم جنایەتکارگە لە دادگایی ئەکرێن و بە سزای ئەعماڵیان نەگەین و دایکی هەموو ئەو مناڵانە باوکی هەموو ئەو مناڵانە و هەموو ئەو دایک و باوکە لە هەموو ئەو ئینسانگەلە کە خەسارەتی زۆر جدیان بەرکەوتووە کە دەیان ساڵ بگرێت و لە کێشێ تا بتان نەسەند بتوان ئارام بنەوە نەک فەرامۆشیگەن. هیوادارم ئەو بزوتنەوەیە ئەم جەهەتە بەرەوە ئەو ئاقارە ببات و شەڕ کۆتایی پێ بێت و لەمە زیاتر خەڵکی بێگوناه و بێدفاع نەبن بە قوربانی سیاسەتی زدئینسانی و ئەتانم بێژم وحشیانەیە وڵاتانە ئەم دوولایانی شەڕە. بەڵێ زۆر سپاس هاوڕێسات بۆ بەشداریتان لە بەنامەی کۆمەڵە سوڕانی ئەم هەفتەمان. سپاس بۆ ئێوەش کاتی شات. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێسەتی ڕستەمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵا کە لە بەرنامەی کۆمەڵە سوڕەوانی ئەم هەفتەمان بەشدار بوو. ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیە هەتا بەرنامێکی تر و دیدارێکی تر ماڵاوە.